زیانەکانی درەنگ خەوتنی منداڵ لە شەواندا. تێکچوونی ژەمەکانی خواردن بە تایبەتی لە دەستدانی نانی بەیانی بەهۆی درەنگکەستان کە ئەوە دەبێتە هۆی وەرنەگرتنی بڕی پێویستی وزە لە خۆراکەوە. تێکچوونی سیستەمی بەرگری بەهۆی کەم نووسن و ناڕێکی کاتژمێرەکانی نووسن. هەستکردن بە ماندوویەتی و شەکەتی و خەواڵوبوون لە دوای هەستانیشی لە خەو بەهۆی وەرنەگرتنی کاتژمێری پێویستی خەو لە کاتی خۆی. کەمخەوی کاریگەری لەسەر گەشەی منداڵ هەیە و نووسنی زوو زیاتر هانی گەشەی مێشک و جەستە دەدات. درەنگ خەوتن گەر بەهۆی بەکارهێنانی مۆبایل و یاریە ئەلکترۆنیەکانەوە بێت، ئەوازیانی بەسەر بیرکە و هۆش و زووت و ڕەبوونی منداڵەوە هەیە کە ئەوەش دەرەنجامی خراپتری لێ دەکەوێتەوە. زوو خەواندنی منداڵەکەت واتە پاراستنی لەشساغی و گەشەی مێشکی.